بەهۆی گرژەکانی دوێنێ شەوی یاریەکەی نێوان نەورۆز و زاخۆ یاریگای نەورۆز زیانێکی زۆری بەرکەوتووە 200 کورسی شکاون وەروەها 62 کەسیش بریندار بوون. لیژنەکەیش وی وەزارەتی ناوخۆمڕۆ سەردانی کردن بەڵام وردەکاریەکەیان خستە دوای لەلایەکی تریشەوە تای خوێنبەربوون گیانی لە کەسێکی تر سندوتەوە و نەخۆشەکە مەترسی دروستکرۆمانە و چەند هەواڵێکی دیکەم بۆ هێناون. سڵاوتان لێبێت. بۆی گرژەکانی دوێنێ شەوی نێوان هەندرانی یانەی نەورۆز و زاخۆ یاریگای نەورۆز زیانێکی زۆری مادی بەرکەوتووە و 62 کەسیش بریندار بوون. پامنێری 964 چووە یاریگاکە و دیمەنی ئەو کورسیانەی کە شکاون گرتووە و دەڵێت یاریگاکە ئێستا داخراوە بەڵام زیانەکانی زۆرن و 200 کورسی شکاون. تەندروستی سلێمانی ئەمڕۆ چوارشەممە لە ڕاگەیەنراوێکدا ئاشکرای کرد بەهۆی گرژی و ئاڵۆزیەکانەوە 62 کەس بریندار بوون. لەلایەن تیمەکانی فریاکەوتنی خێرا چارەسەری پێویست بۆ 25 بریندار کراوە لە شوێنی ڕووداوەکە و 27 برینداریش بە ئەمبولانس گواسترانەوە بۆ نەخۆشخانەی شار و 10 برینداریش لەلایەن کەسوکاریان هێنران بۆ نەخۆشخانە. لیژنەکەی وەزارەتی ناوخۆ کە دوێنێ شەو پێکێنرا ئەمڕۆ دوای سەردانیکردنی یاریگای نەورۆز بێ هیچ لێدوانێک یاریگاکەیان جێهێشت و چاوەڕێ دەکرێت. لیژنەکە لە ڕێگەی ڕاگەیەنراوێک یان کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی ئەنجامی لێکۆڵینەوەکان ڕابگەێنن. هیچ بەڵێنێک بۆ جوتیارانی سەرگەڕان متمانەی نەماوە ئەوە تا سوپای عێراق بۆ نەوەستاوە ڕێگری لە جوتیارانی کورد بکات لە گوندی شەناغا لە ئێستادا ڕێگری لە ئاژەڵدارانیش دەکات و ئۆتۆمبیلی سەربازی لە سنووری گوندەکە بڵاو کردوێتەوە. ئەمڕۆ جارێکی دیکە سوپای عێراق ڕێگری دەکات لە جوتیارانی گوندی شەناغا و گوندەکانی دیکەی سەر بە ناحی سەرگەڕان. دلێر ئەحمەد گەبەرەکی جوتیارێکی سنوورەکەی و بە 964 وت سوپای عێراق بە چەند ئۆتۆمبیلێکی مێکزەمینیەوە لە ناو گوندەکە هاتوچۆ دەکەن لە ئێوارەی دوێنێەوە لە سنووری گوندەکە بڵاویان پێکراوە. دوا بە دوای کێشە و ئاڵۆزەکەی گوندی شەناغا لە نێوان جوتیاران و سوپای عێراق ئیدارەی کەرکووک بڕیاریدا بە پێکێنانی فۆجێکی 500 کەسی بۆ ڕێگریکردن لە دەستێوەردانی سوپال لەو ناوچە کێشە لە سەرانەی مادەی 140 بەڵام تا ئێستا هیچ دەنگێکی نییە. پەتای نەگریسی تای خوێنبەربوون زیندوو بۆتەوە و یەخەی خەڵکی گرتووە. دوای زیادبوونی توشبوان و گیان لە دەستدانی 2 کەس حاڵەتەکانی تای خوێنبەربوون لە عێراق بەرز بۆتەوە بۆ 22 کەس کەسێک کەسیان گیانی لەدەستداوە. سەیف بەدر و تەبێژی وەزارەتی تەندروستی عێراق حاڵەتێکی دیکەی مردنی بە تای خوێنبەربوون لە پارێزگای موسەنا ڕاگەیاند و وتی دڵنیا کراوینەتەوە لە حاڵەتێکی مردن لە موسەنا بەهۆی تای خوێنبەربوون. ژمارەی گیان لەدەستدانیش گەیشتە 3 کەس لە کۆی 22 توش بوو. وەزارەتی تەندروستی عێراق ئێوارەی یەکشەممە ڕایگەیاند 5 توشبووی دیکەی ڤایرۆسی تای خوێنبەربوون پشتڕاست کراوەتەوە. کۆی توشبوانی ئەو نەخۆشیەش وەکو سەیف بەدر لە ڕاگەیەنراوێکدا ئاشکرای کردووە توشبووەکان حوتیان لە پارێزگای زیقارن، 4 لە پارێزگای کەرکووکن کە دوانیان گیانی لەدەستداوە، 3 حاڵەتی دیکە لە موسەنا، 1 حاڵەتیش لە هەریەکە لە پارێزگاکانی مووسڵ، بەسڕا، بەغدا، میسان و واسط تۆمار کراون. لەلایەک چۆمان پاک دەکرێتەوە لە زبڵ و خاشاک لە لایەکی تر ژینگەی باڵەکایەتی بەهۆی زبڵ و خاشاکەوە وێران دەبێ و سیمایەکی ناشرین دەدات بە ناوچەکە. شوێنی فرێدانی زبڵ و خاشاکی قەزای چۆمان و ناحی گەڵاڵە کە دەکەوێتە نزیکی دەواازەی شاری چۆمان بووە بە زبڵخانە. شوێنەکە تەلبەن نەکراوە، زبڵەکە ژێرخاک ناکرێت. هەر کزەبایە هەڵ بکات ئیتر ئەو نایلۆن و زبڵە بەناو ئەو سروشتە جوانەدا بڵاو دەبێتەوە. هەر دارێکەی بینی نایلۆن دەوری داوە. 964 ئەو بابەتەی گەیاند بە فەرمانگەی ژینگەی سۆران. هەژار ماهیری بەڕێوەبەری وتی ئێمە ئاگاداری ئەو بابەتە نەبووی لە ڕێگای ئێوەوە ئاگادار بنواتە لە ڕێگای 964ەوە بە زووترین کات لیژنەی خۆمان دەنێرین بۆ شوێنەکە و بە دوواداچوونی خۆمان دەکەین. سەرنجتان ڕادێکێشم بۆ هەواڵێکی دیکە کە لە ماڵپەڕی 964 هەیە. ئەمڕۆ ژنێک لەژێر نەشتەرگەری جوانکاریدا لە سلێمانی گیانی لەدەست داوە. ژنەکە ویستیۆتی نەشتەرگەری بکات لە یەکێک لە نەخۆشخانەکان بەڵام حاڵەتێکی تەندروستی بۆ دروست بووە و گیانی لەدەست داوە. ئەوەی کە 964 زانیاری وەرگرتووە لە ڕێگەی پامنێرانیەوە ژنەکە ماوالیدی 1989 لە دەرەوەی وڵات گەڕاوەتەوە. دوای گیان لە دەستدانیشی تەرمەکەی گواستراوەتەوە بۆ پزیشکی دادی دکتۆر سامان بەڕێوەبەری نەخۆشخانەی سەفینە. ئەویش بۆ 964 حاڵەتەکەی پشتڕاست کردەوە دەڵێت ئەو ژنە
جوانکاری نەشتەرگەری جوانکاری سکی بۆ کراوە و چەوری لێ دەرێنراوە بەڵام تووشی حاڵەتێک بووە کە لە سیەکانیدا کە هەندێک جار پێی دەوتێت جەڵتەی سیەکان بەو هۆیەوە گیانی لەدەستداوە تەرمەکەی ڕەوانەی پزیشکی دادکراوە کە سوکارەکەی ئاگدار کراونەتەوە کە سوکارەکەشی سکاڵای یاساییان تۆمار کردووە حتمما لەسەر ئەو نەخۆشخانەیە کە نەشتەرگەریەکەی تیادا کراوە ئەمە یەکەم جاریش نییە کە بەهۆی نەشتەرگەری جوانکاریەوە خانمان لەژێر نەشتەرگەریدا لە هەرێمی کوردستان دەرناچن و گیان لەدەستدەن بە هیوای سەلامەتی بۆ هەموو لایەک ئەمە هەواڵەکانی ئەمڕۆ بوو کاتێکی شات بۆ هەموو لایەک.